ئێرە بەندەری دۆڤەرە پۆلیسی بەریتانی کۆمەڵێک میدیای نێودەوڵەتیان بان کردووە بۆ ئەوەی کە ئەو بەلامانەیان پیشاندن کە قاچاقچی بەکارێنەیان کۆچبەر لە چەنەڵی ئینگلیزیەوە پێ تێدەپەڕن. بەلەمەکان زۆربەی زۆریان بەلەمی چووپن و ئەو بەشانە دەبینی کە مەترسی زۆر بۆ کەس کۆچبەر دروستەکات، هیچ ینی ڕێوشوێنێکی سەلامەتیان تیان نییە و ئەگەر شتێک ئەوەی کە کێشەی گەورەیە بۆ نمونەوەی پۆلیسی بەریتانی دەڵێ ئەم بەلەمانە ئێستا هەموو ئەم چووپە هەمووی یەک بەشە، ئەگەر لە شوێنێکەوە کونێک دروست بێ هەموو بەلەمەکە باڵێن هەوای تێدا نامێنێ و نوقم دەبێت. ئەوەی کە ئەمان دەڵێن ئەم بەلەمانە لە زۆر جار ئەم مادەیە کە لێ دروستکراوە بۆ خۆی بۆ بەلەم دروستکردن نییە، مادەی دیکەیە، نایلۆنی دیکەیە. هەندێک لەو قاچاقچیوانەی کە کۆچبەر دێن و دەبن پێکیانەوە دەنێن لە زۆر شوێن تێب دەبینی، ینی ئاسەواری ئەوە دەبینی کە بەڕاستی هیچ سەلامەتی نییەوە. زۆر جار 60 کەس 70 کەس لە سەرم بەلەمانە بە زۆر دەخنێن سەرم بەلەمانە و بە چەناڵی ئینگلیزیە کە یەکێکە لەو شوێنانی کە بەڕاستی بۆ خۆی سەلامەت نی هەر بۆ بەلەم بە شێوەیەکی گشتی سەلامەت نییە، بەڵام بە تایبەت بۆ بەلەمێکی لەم شێوەیە. ئەمانشتان چییە لە نیشاندانی ئەم بەلەمە بچووکانە ئەمڕۆ؟ دەمانەوێت خەڵک لە مەترسی سواربوونی ئەم بەلەمە بچووکانە تێبگەن. ئەم بەلەمە بچووکانە بۆ گواستنەوە گونجاونین، بە هیچ شێوەیە گونجاونین بۆ ئاوەکانی نێوان بەریتانیا و فەڕەنسا. زۆر بە خراپی دروستکراون، لە مادەی هەرزان دروستکراون. بزوێنەرەکان بۆ گەشتی نێوان کەناڵەکە گونجاونین. چاکەتی سەلامەتی نادرێتە ئەو خەڵکەی کە بەم بەلەمانە دەچنە نێو ئاو. لەبەرەوە ئەگەری ئەوە زۆرە کە بەلەمەکە وەرگەڕێت و بەو شێوەیەش خەڵک ژیانیان لەدەستدەدەن. ڕاستە، دەبینم ئەم بەلەمانە زۆر بە خراپی دروستکراون و لە بەلەمێک ناچن کە خەڵک چارەنووسی ژیانی خۆیان بدەنە شتێکی لەم شێوەیە. ئێوە شتێکتان بۆ دەرکەوتوو لەوەی کە کۆچبەران چۆن ڕازی دەکرێن سواری ئەم بەلەمانە ببن؟ ئەو کەسانە بە پەرۆشن بۆ ئەوەی بگەنە شانشینی یەکگرتووی بەریتانیا و ئەو پەرۆشیەشیان دەخۆزرێتەوە. کێشەکە ئەوەیە ئەم بەلەمانە دەگەنە کەناراوەکان و دەبینین کە هەندێک جار بەلەمەکان دەگەنە شوێنی خۆیان، بەڵام زۆرینەی کاتەکان باندە تاوانکارەکان بە زۆر سواری بەلەمەکانیان دەکەن. لەبەرەوە زۆر جار دەبینین کە خەڵکی نێو بەلەمەکە ترسیان هەیە، ژن و منداڵ دەگرین و دڵڕاوکەیان هەیە. هەندێک جار بە زۆری چەقۆ سواری ئەم بەلەمانە دەکرێن. ئەگەر ناتەنیا بە تەماشاکردنیان دەبینی چەند مەترسیدارن، واتە پێویست ناکە کەسێک شارەزا بێت بۆ ئەوی بزانێت کە مەترسیدارن. کەناڵی ئینگلیزی بۆ خۆی ئاوێکی ئارام و سەلامت نییە. من پێشتر لەسەر چیرۆکی دیکە کارم کردو و پێیان گوتوم هەندێک جار قاچاقچی کۆچبەرەکان بەدەستی ئەنقەس بە شوێنی خراپ و لە کاتی کەشەهەوای خراپدا دەپەڕێننەوە، چونکە لەو کاتانە پۆلیس کەمتر چاودێری ئاوەکان دەکات. ئێوە هەمان شت لێرە دەبینن. پێشم بڵێ کەناڵی ئینگلیزی بۆ خۆی چەند مەترسیدارە؟ بەڵێ، هاوسەنگیەک دەبێت هەبێت. ئەوان چاوەڕێ دەکەن تاوەکو تۆزێک دەریا ئارام بێت پێش ئەوەی بەڕێ بکەون. لەبەرەوەی ئەگەر شەپۆلەکان زۆر بەهێز بن هەر ناتوانن لە دیوی فەڕەنسی زۆر دوور بکەونەوە. هەر بۆیە کاتی بەڕێکەوتن بە دروستی هەڵدەبژێرن، بەڵام هەندێک جار دیوی فەڕەنسی ئارام دیارە و کاتێک کە فەڕەنسا بەجێ دێڵن ئاوەکە ئارامە. بەڵام هەندێک جار دۆخی کەشوهەوا زۆر خێرا دەگۆڕێ لە بەریتانیا و لەم ناوچەیە. لەبەرەوە لە ناکاو ڕێژەی هەوا زیاد دەکات و شەپۆلەکان بەرزە بنەوە و ئەم بەلامانە سەروژێر دەبن. باشە، لە ڕووی چاودێریکردنەوە تەماشای هەندێک لە داتای حکوومەتی بەریتانیام کرد. دەبینم ئێوە بەر لەوەی بەلەمەکان بگەنە ئێرە زۆربیان دەبینن. بەلەم دێتە ئێرە بەبێەوەی ئێوە بیان بینن، یان پێتان وایە زۆربیان پێش گەشتنیان دەبینن؟ تەواو دڵنیاین کە هەمویان دەبینین پێشگەیشتنیان. لە ساڵی ڕابردوودا هیچ بەلەمێک نەهاتووە کە لەلایەن ئێمەوە دەستگیر نەکرابێت. لەبەرەوە زۆر شانازی بەوە دەکەین کە کاری زۆرمان کردووە و هەموو بەلەمەکانمان گرتوون و ئەمەش وا دەکات کە ڕێژەی مردن لەم ئاوانەدا کەم بێتەوە. خۆشبەختین کە کارەکانمان وای کردو ڕێژەی مردنی خەڵک زۆر نەبێت، بەڵام تەنیا مردنیش نییە، ڕێژەیەکی زۆری خەڵک بە برینداری دەدۆزرێنەوە. ئیتر هەندێکیان هەر لە کەناراوەکانی فەڕەنسا بریندار دەبن و هەندێکیان لە ڕێگەدا بریندار دەبن.
بۆ نمونە هەندێکیان بەهۆی سوتەمەنی ڕژانەوە لە نێو بەلەمەکە بریندار دەبن و ئەو برینە بۆ هەمیشەیی پیانەوە دەمێنێتەوە لەبەرەوە زۆر گرنگە کۆتایی بێنین بە هاتنی خەڵک لە ڕێگەی ئەم بەلەمانەوە. فەرماندەی ئۆپەراسیۆنی بەلەمە بچووکەکان ئەمە فەرماندەیەکی نوێیە زیاترم لەسەر فەرماندەیەکە پێ بڵێ ئێوە چی دەکەن؟ یەکەکەی ئێمە پێی دەگوترێت فەرماندەی ئۆپەراسیۆنی بەلەمە بچووکەکان زیاتر لە ساڵێکە دامەزراوین و بەشێکین لە پۆلیسی سنووری بەریتانیا. کاری ئێمە هەموو جەختی لەسەر ئەوەیە کە ڕێگە لە بەنایاسایی هاتنی بەلەمە بچووکەکان بگرین بۆ نێوخاکی بەریتانیا بۆ ئەوەی کۆتایی بەم جۆرە پەڕینەوە مەترسیدارانە بێنین و ڕێگەلەوە بگرین کە مافیای خراپەکار خەڵکی هەژار و نەهامەتیەکانیان نەقۆزنەوە بۆ ئەوەی پارە بە خۆیان پەیدا بکەن. ئێوە دەبینن کە قاچاقچەکان خۆشیان لەگەڵ بەلەمەکان بێن یان ئەوان بەلەمەکان دەنێرن و خۆیان لە شوێنی حەوانەوەی خۆیان دەمێننەوە و خەڵک دەنێرنە نێو دەریاکە. ئەگەری ئەوە هەیە کە کەسانی نێو گروپە تاوانکارەکانیش لەگەڵ بەلەمەکان دێن بۆ ئەوەی بەلەمەکە لێ بخڕن بۆ بەریتانیا، بەڵام ئەوەش دەگۆڕێت هەموو جاروەک یەک نییە. گروپی تاوانکاری زۆر هەیە کە ئەم جۆرە گەشتانە ڕێکدەخەن و میتۆد و شێوازی کارکردنیان جیاوازە بۆ گەیاندنی خەڵک بۆ ئێرە لەبەرەوە ئەگەری ئەوە هەیە جارجار خۆشیان لەگەڵیان بێن. دوای دامەزراندنی فەرماندەی ئۆپەراسیۆنی بەلەمە بچووکەکان گۆڕانکاری لە تاکتیکی گروپەکان دەبینن؟ بەڕاستی کار دەکەین. بۆ نمونە 5-6 ساڵ بەر لە ئێستا کێشەکە زیاتر لۆری بوو، کۆچبەر لە پشتی لۆریەکانەوە بە قاچاق دەهێنران. ئێستا چاومان لەسەر بەلەمە بچووکەکانەوە ئەگەری ئەوەی کە ئەوەش بگۆڕێت و شێوازێکی دیکە بێتە ئارا هەیە. بەڵام ئەوەندەی کە ڕێگەکانیان بۆ خەڵک کەمتر مەترسیدار بێت ئێمە لای خۆمانەوە هەوڵ دەدەین لەگەڵ دۆخەکەدا بگونجین و ڕێگە لەم گروپە تاوانکارانە بگرین. کاتێک کە بەلەمەکان دەگەن تیمەکەی من لێکۆڵینەوەی لێ دەکەن و باڵگەکان کۆ دەکەنەوە و وێنەی دەگرن. دوای ئەوە بەلەمەکە دەبردرێت بۆ ئەوەی نەتوانن جارێکی دیکە بەکاری بێندەوە. دواتر دەبرێن لە کۆگایەک بۆ ماوەی 40 تاوەکو 45 ڕۆژ هەڵدەگیرێت و دواتر لە نێو دەبردرێت. ئێوە زیاتر ئەم جۆرە بەلەمە چوپانە دەگرن یان جۆری بەلەمی دیکەش دێن و دەستیان بەسەردا دەگرن؟ بەگشتی ئەم جۆرە بەلەمانە، بەڵام قەبارەیان جیاوازە. بەڵام هەوە گرتومانە کە 30 مەتر درێژ بوو. ئەوانە زۆر مەترسیداترن، چونکە درێژترن و لە رێمشەپۆلی ئاودا بەو شێوەیان لێدێت و ئەوەش زۆر مەترسیدارە بەڕاستی. زۆر نابێت دەستمان بەسەر ئەم بەلەمانەدا گرتووە و دەبینی هەر لە ئێستاوە دەستیان بە لە دەستدانی هەوا کردووە. ئەوەش کێشەی ئەم جۆرە بەلەمانە نیشان دەدات. بۆ نمونە ئەگەر تەماشای نێو ئەمە بکەیت، دەبینی کونێک لە ژێرەوەی بەلەمەکەدا دەکەن بۆی کاتێک کە لە نێو دەریادایە کۆچبەرەکان بە پەم هاوای تێ بکەن. ئەمە هەوای زۆری تێکراوە. بەڵێ هەوای زۆری تێدایە و تازەش دەستی بەسەردا گیراوە. گوتت ئەمانە تازە دەستیان بەسەردا گیراوە کەی بوو؟ سیوێکی مانگ. بەڵێ. باشە، سەبارەت بە دروستکردنیان دەتوانانی چیم پێ بڵێ؟ ئەمە لە بەلەمێک ناچێت کە لە ماڵی کەسێک دروستکرابێت، لەکوێ دروست دەکرێت؟ نەخێر، ئەو قسەی تۆ تەواو ڕاستە. بەڵام ئەوەی کە دەبێت تێبگەین ئەوەیە کە ئەم بەلەمانە لەسەر ئەنتەرنێت بەم شێوەیە ناکڕین بۆ ئەوەی پێی بێن بۆ بەریتانیا. ئەمانە لە کارگەی بازرگانیدا دروست ناکرێن، بەباشی دروست نەکراوە. ئەمانە زۆر پارچەی جیاوازن و کەسێک گروپێکی تاوانکاری پێکەوە لەکاندوویەتی. ئەمە بەلەم نییە، تەنیا شتێکە کە دەکەوێتە سەر ئاو خەڵکی لەسەردادنێن. ئەو پلاستیکەی لێ دروست کراوە و لە شوێنی دیکەوە دەهێنرێن. ئەم پلاستیکە بۆ بەلەم دروست نەکراوە، بۆ شتی دیکە دەکونجێت. بەڵام پێکەوە لەکێنراوە و تیپی لێدراوە و زۆر پارچە پێکەوە لەکێنراوە. بۆ خۆ دەبینیت. ئەم کۆتایی دەبینی؟ ئەم بەشەی کۆتایی لێرە زۆر جار ئەمانە لێرە خۆیان پێکەوە دەڵکێنن. ڕاستیت پێ بڵێم ئەمە هێشتا بەلەمێکی باشە لە چاو هەندێکی دیکە. هەندێکی دیکەمان هەیە کە لەمە خراپترە. ئەم نایلۆنە پێکەوە لەکێنرا و دواتر بەچێ بەم بەشەی دیکەوە لەکێنراوە. ئەمە ئەو بەشەیە کە زۆر جار دەشێت. کاتێک کە خەڵکی سوار دەکەن، ئەم بەشانە دەبینین دکە دەشکێن. ئەوە کەوا دەکات زۆریان ژێر ئاو بکەن. شتێکی دیکەش ئەوەیە ئەگەر ئەم بەلەمان لەلایەن کارگەیەکەوە دروست کرابووایە لە ناوە بەش دەبوو بۆ ئەوەی ئەگەر بەشێکی کون بوو یان چێشەیەکی بۆ دروست بوو هێشتا بەلەمەکە سەلامەت بێت. لە زۆربەی دۆخەکاندا نابینی کە ئەم بەلەمانە لە چەند بەشێک پێکهاتن. زۆرینان یەک چووبن، لەبەرەوە هەر بەشێکی کون بێت بەلەمەکە ژێر ئاو دەکەوێت.
ئاوی تێدەچێت و بە دیوی ناوە دەقوپێت ئەوەش بەداخەوە وا دەکات کە کێشە دروست بێ و مردنی لێ بکەوێتەوە من پێم وایە زۆر لە کۆچبەرەکان نازان خۆیان دەدەنە دەست چ شتێک کاتێک کە پێیان دەڵێن بەم بەلەمە دەتان بین و ڕێکلامەکە دەبینن پێیان وایە سواری بەلەمێکی باش دەبن کە دەتوانرێت بەنێو ئاودا داببەشی بڕات بگاتە بەریتانیا بەڵام وانە ئەمە ئەو بەلەمەیە کە سوار دەکرێن دواتر ئینجا ڕاستیەکە دەبینن ئەو مادەی ئەم بەلەمەی لێ دروستکراوە زۆر تەنگە وەکو ئەو مادەیە کە قەڵای یاری منداڵانی لە مۆمەکان لێ دروست دەکرێت مادەیەک نییە کە بۆ دروستکردنی بەلەم بشێت لەبەرەوە قاچاقچیەکان ئەم بەلەمانە بە شێوەیەک دروست دەکەن کە زۆرترین قازانجی لێ بکەن بۆ ئەوەی بتوانن زۆرترین پارەی پەیدا بکەن لەبەرەوەش ئەوەندەی بتوان خەڵک دەخەنە نێو ئەم بەلەمانە دەبینی کە ئەو تەقەڵانی لە بەلەمەکە دراوە خراپن بۆ دۆخی دەریا نابن چەند پارچە نایلۆنێکە و پێکەوەیان لکاندووە هەندێک جار کە ئەم بەلەمانە هەڵدەوەشێنین دەبینین دوو بەلەم لێک دراوە شتێکی دیکە دەبینی کە ئەوەیە زۆر جار شوێنی دەستگرتن بە بەلەمەکەوە لێبوتەوە کۆچبەرەکان لێرە دادنیشت و هەوڵ دەدەن دەست بە لاتەنیشتی بەلەمەکانەوە بگرن دەمەوێت باسی ئەوەش بکەم کە ڕێژەی ئەو هەوای لە بەلەمەکاندایە چۆنە کاتێک کە بەلەمەکە بە کەناڵی ئینگلیزدا دێت یەکسەر دەست بە لە دەستدانی هەوا دەکات لەبەرەوە لە نێو بەلەمەکەدا زۆر پەمپی هەوای پاسکیل دەبین خەڵک ئەم پەمپانە دەکڕن پێشەوەی بستنە نێو بەلەمەکانەوە بۆ پەڕینەوە لە کەناڵەکە هۆکاری ئەوەش کە ئەم پەمپانیان پێ ئەوەیە کاتێک کە بە کەناڵی ئینگلیزدا دێن دەبێت بەردەوام هەوا لە بەلەمەکاندا بکەنەوە چونکە کاتێک لە لێو ئاوەکانی کەناڵەکەدا هەوا لە دەست دەدەن لەبەرەوە کۆچبەرەکان بە پەرۆشەوە هەڵدەدەن کە هەوا بکەنە نێو بەلەمەکە بەگشتی نابینین کۆچبەرەکان چاکەتی ڕزگاریان پێبێت قاچاقچیەکان یان گروپە تاوانکارەکان هەر شتێکیان دەستکەوێت پێیان دەدەن کە خۆیان پێیان لەسەر ئاو دەیانهێڵێتەوە شتی لەم شێوەیە ئەم چوپە نایلۆنانەیان دەدەنێت کە بۆ ئاوی تەنک دروست کراوە بۆ یاریکردن لە نێو مەلەوانگە دروست کراوە نەک بۆ پەڕینەوە لە کاتێکدا لە قەرەباڵغترین ئاوەکانی جیهان گروپە تاوانکارەکان ئەمانە دەدەن کۆچبەرەکان پێیان وایە ئەمانە کۆچبەرەکان دەپارێزێت بەڵام نایان پارێزیت و مەترسی خنکانیان لەسەرە لە ڕاستیدا هەندێک جار دەبینین کە چاکەتی سەلامەتی دەدەنە خەڵک بەڵام کێشەکە ئەوەیە ئەم چاکەتانە زۆر باش نین ئەمانە بۆ یاریکردن و بەلەماوانی زۆر ڕووبارەکان دروستکراون بۆ نێو دەریا دروست نەکراوە کێشێکی دیکەی ئەم بەلەمانە سوتەمەنیە سوتەمەنی بۆ بزوێنەرەکان ئەم سوتەمەنیە چاکەتەکان دەڕزێنێت وەکەوەی کە دەبینی ناوەی چاکەتەکە هاتۆتە دەرەوە ئەمە ژیانی خەڵک لە دەریا ڕزگار ناکات ئەمە ئەو کێشانەیە کە لە کەناڵی ئینگلیزدا دەیبینین ئەو خەڵکانێک کە دەخرێنە نێو ئاوەکان بەباشی ئامادەکاریان بۆ ناکرێت بەلەمەکان لە دۆخی زۆر خراپدان و ژیانی خەڵک دەخەنە مەترسیەوە هەندێک جار ئەمانەش دەبینین پێم وایە ئەمە چوپی ماتۆرسکیلە خەڵک پێیان وایە ئەمە دەیان پارێزیت لەبەر ئەوە زۆر شت بەکاردێنن بەداخەوە شتی لەم شێوێش دەبینین بۆ منداڵ ئەمە بۆ ئەوە کراوە کە نازدارە بچووکەکەت فێری مەلەوانی بکەیت نەک بۆ پەڕینەوە لە زەریا بەکاری بهێنیت بەلەمەکان بزوێنەریان هەیە سوتەمەنی بزوێنەری بەلەمەکان مەترسی گەورەیە بۆ کۆچبەرەکان جەستەیان بە سوتەمەنی دەسووتێت کاتێک کە کۆچبەرەکان لە نێو بەلەمەکەدان سوتەمەنیەکە لەگەڵ ئاوی دەریادا تێکەڵ دەبێت و کۆچبەرەکان نایبینن بەڵام ئەو تێکەڵەیە دەستت دەسووتێنێت زۆر جار دەبینین کۆچبەر کە دێن هەموو دەست و باڵیان سوتاوە و نازانن دەستیان بە سوتەمەنی سوتاوە قاچاقچیەکان ئەوە گرنگیە بەلایەنەوە دەیانەوێت هەر چۆنێک بێت خەڵکی بپەڕێنەوە لەبەرەوە زۆر کەس بە برینداری دەکەن ئەوەش مەترسیەکی دیکەی گەورەیە بزوێنەرەکە بۆ خۆی لێرەیە بەگشتی بزوێنەری زۆر لاوازن توانای پەڕینەوەیان لە کەناڵەکەدا نییە مافیا تاوانکاریەکان لەزگە لە بزوێنەرەکان دەدەن و دەڵێن هێزی ئەوەندە ئەسپەی هەیە بەڵام وانە زۆر لاوازن و توانای گەشتی پەڕینەوەی لە زەریاش نییە زۆر زار دەبینین بزوێنەرەکان دەشکێن و ناتوانن پاڵ بە بەلەمەکەوە بنێن لەبەرەوە لە ئاوەکانی ئێرە بێت یان لە دیوی فەڕەنسا دەبێت ڕزگار بکرێن لەبەرەوە ئەم جۆرە بزوێنەرانە بۆ بەلەمی لەم شێوەیە گونجاو نین
وتت 50-60 کەس دەخەنە نێوم جۆرە چوپانەوە. زۆر جار زیاتریش ساڵ بە ساڵ دەبینین ژمارەی ئەو کەسانەی لە یەک بەلەمدا سەردەخرێن زیاترن و زیاتر دەبن. ئەوەش نیشانی دەدات کە کۆچبەرەکان بە پەرۆشن و گروپەکانیش تەنیا ئەوەی گرنگە بەلایەنەوە پەیداکردنی پارەی زیاترە. لەبەرەوە لەسەر حسابی سەلامەتی خەڵکی دەیانەوێت خۆیان دەوڵەمەند بکەن. زۆرترینیان کە بینیوە لە یەک بەلەمدا زیاتر لە 80 کەسی تێدا بووە. واتە خەڵکی زیاتری تێدا بێت بەلەمەکە کەمتر سەقامگیر دەبێت لە نێو ئاودا. تۆ دەڵێت 80 کەسیان زیاتر لە بەلەمێکی لەم جۆرەدا دەبن، بەڵام ئەم بەلەمە بۆ خۆی دەتوانێت چەند کەس بە شێوەیەکی سەلامەت هەڵگرێت؟ هیچ کەس هیچ ژمارەیەک نییە کە ئەم بەلەمە بتوانێت بە سەلامەتی هەڵیگرێت. ئەم بەلەمە بۆ هەڵگرتنی خەڵک ناشێت. بەلەمێک نییە کە لە کارگەیەکی بازرگانی دروستکرابێت، لەبەرەوە بە هیچ شێوەیەک سەلامەت نییە. من بۆ خۆم ئەم بەلەمە بە باشی نابینم. دەمەوێت هەندێک لەو شتانەی کە لە بەلەمەکاندا دەیاندۆزینەوە نیشانت بدەم. ئەم شتانە نیشانت دەدەن کە پەڕینەوە بەم بەلەمانە چەند مەترسیدارە. خێزان دەبینین، منداڵ دەبینین کە هەوڵی پەڕینەوە دەدەن بەم بەلەمانە. ئەم بەلەمانە بۆ هیچ کەسێک نابێت، چ جای منداڵ و خێزان. لەبەر تەنچی ئەم مادەی کە بەلەمەکەی لێ دروستکراوە زۆر جار دەبینین کە کون دەبێت. پێویستی بە چاکردنەوەی کونی بەلەمەکان دەبێت. بەڵام ئەمە شتێکە کە بۆ پاسکیل بەکاردێت. لە کاتی هاتندا هەوڵ دەدەن کە کونی بەلەمەکان چاک بکەنەوە بۆ ئەوەی بەلەمەکان لەسەر ئاو بمێنێتەوە. لە نێو بەلەمەکان چ چیش دەبینین. ئەمە لەبەر چەند هۆکارێکە. لە کەناراوەکانی فەڕەنسا توندوتیژی زۆر ڕوودەدەن. شوێنێکی سەلامات نین بۆ هیچ کەسێک. لەبەر ئەوەی گروپی مافیای تاوانکاری لەوێ هەن. چەند جۆرێکی جیاوازی چەک دەبینین. تەوری گۆشت بڕین و چەقۆ و زۆر شتی جیاوازمان لە نێو ئەم بەلەمانە بینیوە. ناوەڕاستی بەلەمەکەش چووپە. ئەوەش کێشەیە کە بەسەر ئاودا دەڕوات بەم شێوەیە دەچەمێتەوە. زۆر جار کۆچبەرەکان وا دەزانن سەلامەتترین شوێنی بەلەمەکە ناوەڕاستی بەلەمەکە. بەڵام بەگشتی وانە. هەندێک جار کاتێک کە خەڵک ڕزگار دەکەین دەبینین هەموو کەسێک لەسەر پێوە دەوەستێت. دۆخێکی زۆر نائارام دروست دەبێت لە نێو دەریاکە و خەڵک دەکەونە خوارە و لە تەنیشتی بەلەمەکانەوە دەکەون و ون دەبن. چونکە هەندێک جار ئەوە لە شەودا ڕوودەدات و تیمی فریاکزاری ناتوانن بیان بینن. ئەوەش دۆخەکە ئەوەندەی تر مەترسیدار دەکات. ئەم بەلەمانە بەگشتی ڕەنجیان ڕەشە و کاتێک کە تاریکە زۆر ئەستەمە ئەم بەلەمانە لە کەناڵی ئینگلیزیدا ببینیت. بەداخەوە منداڵیش دەبینین. دەبینین منداڵن کە تەمەنیان زۆر نین. منداڵی تەمەند جیاواز دەبین پێچراونەتەوە هەوڵی پەڕینەوەیان دەدرێت و دەگەندرێنە کەناراوەکان. کاتێک کە بەلەمەکان هەوڵی پەڕینەوە دەدەن ئاو دەچێتە نێو بەلەمەکان. گروپە تاوانکاریەکان بە کۆچبەرەکان دەڵێن ئاوی نێو بەلەمەکە دەرکەنە دەرەوە. بەڵام ئەمە بە کۆچبەرەکان ناوترێت پێش ئەوەی سواری بەلەمەکان بن. کاتێک کە دەچنە نێو دەریا ئینجا پێیان دەڵێن دەبێت ئاوی نێو بەلەمەکە دەردەنە دەرەوە. ئەوەش زۆر مەترسیدارە و خەڵکی ترسیان لێ دەنیشێت. چونکە ئەم بەلەمانە پڕن لە خەڵک و هەوڵ دەدەن کە ئاوی نێو بەلەمەکە فرێدەنە دەرەوە. شتی لەم شێوەیە دروست دەکەن بۆ ئەوەی ئاوی بەلەمەکە دەرکەن. دووبارە دەیڵێمەوە زۆر شتی منداڵمان لایە، کەرستەی منداڵمان لایە. و هەموو شتێک بەکاردێنن وەکو تایە و هەر شتێک بۆ ئەوەی بەلەمەکە توانای پەڕینەوەی لە دەریادا هەبێت. بەڵام بە هیچ شێوەیەکان بەلەمانە توانای پەڕینەوەی سەلامەتیان لە دەریادا نییە.